بەناوی خوای بەخشندە و میرەوان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت. خۆشحاڵ و شادومانی جارێکی دیکەش بە خزمەتی ئێوە ئازیز و خۆشەویست شا دەبینەوە. ئەم جارەش لە شاری سلێمانین لە بازاڕی سابوونکەراین لەلای یەکێ لەو پیشەوەرانەین کە ساڵانێکی زۆرە خزمەت دەکا، ئەویش حاجی سابیر حاجی ئەحمەدە کەوا هەم کوڵەباڵ و هەم پشدێن و هەم کراشی شاڵە و ئەیفرۆشێ. جا من بابزانم ئەو بۆچی دەستی بەم کارە کرد و کەی دەستی پێ کرد لەگەڵمانە بن. كاك حاجي جان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. يا خبر خير سعيد شاكر حياتك بخير بيا خسر شاكر طاعتان قبول وروجتان قبول ويا خبر خير سعيد شاكر لهنا بيعمو زوز سپاس دەکەم. كنال بيانك خۆشەویستی خۆمە قوربانی تو بووم. بابزام لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ الحمدلله سپاس بۆ خۆی گەورە. باش ئینشاءالله. سپاس بۆ خۆی گەورە. خۆی گەورە هیدایەتی داین لەشی ساکردین سپاس بۆ خۆی گەورە. سپاس بۆ خوا. الحمدلله. چۆن ئەوا باشی؟ والله فضلی خۆی گەورە. فضلی خوایە. لەوەتی من فام کردوێتەوە عەقڵم بە شت شکابێ ڕۆژوو نوێژم نەفەوتاوە سپاس بۆ خوا. حەجیشمان کردو عومرەشمان کردو سپاس بۆ الحمدلله 2007. الحمدلله. سپاس بۆ خوا. بابزانم ئەو تەسبیحەی کە سەرەتا لە دەستت دەبینم بەڵێ ڕۆژانەتی پێ دەکەی؟ لا إله إلا الله ذکری پێکەم بە زۆری. زۆری؟ ئەگەر خۆم بەتەنە ئەوا دانیشم ئیلا ذکری پێکەم. نەتوانم بڵێم ڕۆژانە چەند دەڕوا بۆ چەند زیکرێت؟ تقریبا 100 جار لا إله إلا الله پێکەم. 100 جار سبحان الله وبحمده سبحان الله العظيم پێکەم. 100 جار لا إله إلا الله أنت وملك الحق المبين پێکەم. ئەی خوای گەورە لەش ساخە خوای گەورە لێت قبوڵ بکات. ئەجمعین إن شاء الله. چەند دڵت خۆش و بە ڕەمەزانی ئەم ساڵیش گەیشتی؟ سپاس بۆ خوای گەورە فەزلی خوایە. بۆچی دڵت پڕ بوو کاک حاجی؟ چ شتێک وای کرد دڵت پڕ بێت؟ خوای گەورە کە ئێمەی خەلق کردو لە هیچ شتێک ئێستا خەڵقی کردوون لەشی ساق کردوون و لەوانەیە من نتوانێت ئەو سپاسی خوای گەورە بکەم. کەواتە زۆر گرنگە ئینسان هەست بەو نیعمەتانە بکە کە خوای گەورە پێی بەخشیوە. زۆر تەمان فرسەتێکە ئینسان کە لە ژیان خوای گەورە پێی دەدا ئیتر ئەبێ لە خزمەتی خوای گەورەیە بێ. حتمما. وایە؟ باس زۆر ڕاست. کاک حاجی ساڵانی زوو چۆن ڕۆژوتانە گرت؟ ساڵانی کە من بیرم بێت لە 1970 من بە ڕۆژم گرتووە الحەمدولله لە تێواڵە بووینەوە کاتە باوکی ڕەحمەتیم خوای گەورە ئینشاءڵڵا بۆ ماوەی بەهەشت شادی کە ئینشاءڵڵا نەیهێشتووە ڕۆژوو ڕەمەزانمان لێ بڕوە نەیهێشتووە جەماعەتی نوێژمان لێ بڕوە ئێمە نۆبرا بووین الحەمدولله 5 خوشک بووین. سپاس بۆ فەزلی خوای گەورە باوکم الحەمدولله ئیماندار بوو دایکم ڕەعێنی شت بنەماڵەی ئێمە وەکو سەی ئەحمەدین بەناوبانگە بە ڕۆژوو بە تاعەتەوە بەناوبانگێن الحەمدولله وەکو فەزلی خوای گەورە. الحەمدولله. جاران بەچی پاشێوتانە کرد؟ پاشەم الحەمدولله و کاتە سپاس بۆ خوای گەورە ڕزقێکی باشە بوو باوکم تۆزە دەسەڵاتی بوو الحەمدولله بە بۆنێ ئەمیشە جوانەوە خوای گەورە پێ خەڵات کردبوو ئێمەش زۆر یارمەتیمانەدا. ئیتر ئەو کاتە برنجی کوردی بوو ڕۆنی خۆمانی بوو شتێکی بەلەزێت و جوان بوو مەسەڵەن بانجان بوو تەماتە بوو کوولەکە بوو تر گۆشت بوو الحەمدولله زۆر مریشک نەبووکو ئێستا. ئەو کاتێک کەمە ڕەمەزانی ئەو کاتە زۆر خۆش بوو زۆر دڵمان ئەکرایەوە زۆر ڕەمەزانێکی بە پێز و خۆش بوو هەمووی تەوێڵە ئێمە الحەمدولله بەڕۆژوو بوو ئیتر ئێواران چوو کولێرەمان ئێنا ئیتر ئەچین مەسەن لەناو باخاترێمان ئێنا شتمان ئێنایەوە ئیتر الحەمدولله فەزلی خوای گەورە مەسەن شتەکان زۆر بوو الحەمدولله هەبوو سپاس بۆ خوای گەورە. سپاس بۆ خوا. ئەی ئێواران زیاتر بە چ فتارتان دەکردەوە؟ ئێمە یا بە شەربەت یا بە دۆمان مەسەن ئەوە خورما ئەوە شتێکی معلومە خورمامان نەرەبوو باوکم بە ڕەحمەت بێ هاتنە شاری سلێمان یا کاکەم سەبەتەی و کاتە سەبەتە بوو سەبەتەی خورمای هێنایەوە بۆمان مەسەن ئەو بەشی ئەو مانگەیە کردین طبعی ئێمە خورماکە چی بوو ئێواران ئیفتارمان پێ کردو ڕۆژمان دەشکان و یا شەربەتمان ئەخوا یا دۆمان ئەخوارد و یا مەسەن دیسکێنەیەکمان ئەخوارد شتێکی بەسیط چون جەماعەتمانەکەم زگەوتەکان زیک بوو ئەهاتینەوە ئەتە الحەمدولله سپاس بخوا چی خوای گەورە دایبەتی ئەمان خوارد.
یاخۆ لەشتان یاخۆ ساخوێ خاڵێتان إن شاء قبول الله. کە کاک حازی لە کێوە خەریکی فرۆشتنی ئەم کوڵەباڵ و کڵاش و ئەم بابەتانەی وەکو کڵەباڵ و ئەمانە لە ساڵەکانی هەشتا و پێنج و هەشتا بڵێم عەفو 95 و 96 ئێمە دەستمان کرد بەم ئیشە کوردەواریانە ئەگەران لە پێشتر من هەر خۆم کڵاشم دروست دەکرد خۆ دروست بەڵێ بەڵێ لەم دوکانە حاجرە کلاسم دروست دەکرد دوکانی خوارە و کلاسم دروست دەکرد لە تەواڵە لەگەڵ باوکی ڕەحمەتی مامەسن ئیشی کلاشمان دەکرد بەڵام تای من لە ساڵێ تقریبا 91 و 92 دەستم کە بە کلاش دروستکردن وەکو خۆم ئەگەر لای باوکم شاگرد بووم الحەمدوللا دوایەوەتە پەرەماندا بە ئیشەکە طبعی خۆی زروف دنیا ئەگۆڕم مەسەن دینار تومەن ئێران مەسەن جاران ئێمە کلاشمان ئەنا بۆ ئێران ئێستا لە ئێران و کلاژێ بۆ ئێرە ئێستا دەستکردی خۆمان بە عام کەم بووەتەوە لەبەرەوەی شتەکە تقریبا دۆڵە هەرزانە ئێمەش بۆی دەرنایەنە کابرا جووتێ کلاژ مەسەن کەرەسەی زۆریوێ بەو هەموو کەرەسان و بەو هەموو عەزیەتەشەوە ناگاتە ڕبعێکی ئەوەی کە ئێستا ئیفرۆشی بەڵام ئێستا لە ئێران چونکە تومەرەکەی تۆزە بەرزە یا مەسەن ئاوا بەرە خوارەکان لەوێن لەگەڵ ئێمە تقریبا شتێکمان بۆ ئەمێنێتەوە الحەمدوللا شتی باشی ژێنێ شتی بازاری نایە چونکە مشتری خۆمان خەزەمانە ئێستا وەکو ئێستا کە ئەو برادرە لێرە بوو ئەو کلاشانە پێدا کە دەرەجە یەک بوو کابرا مەسەن کلاشێکی ئاوای لێبە کلاشی با بڵێم ئەسڵ و عادی هەیە هەیە بەڵێ کلاژ هەیە دەرەجەیەکیش هەیە دەرەجوی دووش هەیە من کۆتا پرسیار دەکەم لەبەرەوەی کاتی بەرنامەکەمان لە خزمەتە. چما ببوورە ئێستا ئەوانەی خواستیان لەسەر جل و بەرجی کوردی و با بڵێم کلاش و ئەو بابەتانەیە گەنجن یان ئەوانەی بەتەمەنن بە زۆری تقریبا وەسەد لە پێیەکە زۆر گەنج لە پێ گەنج لە پێیەکە بەس کەم بەس مەگە لەوانەیە بۆ مناسبەتی زەواجێک مەسەن مارە برێنە یا ژن گواستنەوەیک ئەم لایە سەیرانێک ئەگەنا گەنج لە پێ ناکە بۆ سەتەکان لە عمری منە مەسەنە ئەوانە کە مەسەن تۆزم لە عمری من کشاوترن زیاترن ئەمانە کە فێر بوون ئێساش بەبێ کلاژیدارە ناکە هەر هەموو هاوینێک ئەبێ کلاژ لە پێ بکات من خۆم یەکی کام کە مانگی 4 هات بەولاوە کلاژ لە پێکەم تا مانگی 12 قاچم فێرە تو شتێکی مرتاح و شتێکی سووک و شتێکی طبیعی شتێکی جوانە یاخۆ لەش ساغ زەباتە دەکەم ئێمە لە کۆتایی بەرنامەکەمان بچینە لای هەری کەسێک دیاری پێشکەش دەکەین خی گەورە لێت ڕازی بێ سپاس دەکەین جا ئەمە دیاری کەناڵی ئاسمانی پێیامە لێمان قبولکە ئینشاءالله لێتان قبوڵەکەم ئەوە گەورەترین دیاریە گەورەترین دیاریە یاخوا بەخێر خی گەورە سەلامت قوربانی تو یاخوا بەخێر چاوت باز دەکەن دەستت ماز دەکەن